إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهد الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، إيمان داراني بريز مسلماناني مالي إخوة، السلام عليكم ورحمة الله وبركاته. داواکارم لە پەروەردگار ژیانمان بەرەو خۆشی بەرەو باشی بەرێ، لە تاوان و گوناحی هەموو لایەکمان خۆش ببێ و شفای نەخۆشەکانمان بدا. ئیماندارانی بەڕێز، لە وتاری ئەمڕۆدا بە پشتیوانی پەروەردگار لە خزمەتی ئێوەی ئازیز و بەڕێز باس لەوە دەکەین ئەو کەسانە کێن لە ناو خەڵکیدا خراپترین مرۆڤن لای خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتە. واتە شرار الناس منزلة عند الله يوم القيامة. ئەبێ ئەو کەسانەی کە خراپکارن لە ڕۆژی قیامەت وریابین خۆمان بپارێزین لەم تاقمانەی کە خوای پەروەردگار باسی دەکا و پێغەمبەری نازدار عەلەیهی السەڵات وەسەلام باسی ئەکا. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام، حەدیثەکەمان صەحیحە و ئەبی هورەیرە ئەیگێڕێتەوە ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ: ئەلا ئەخبیڕکم بخەیریکم من شەرریکم. بە ئەسحاب و یاوەرانە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئایا پێتان بڵێم، ڕووەکاتە سەحابە و پێتان بڵێم باشترینتان کامەنن؟ و ئەمە دوو جا سێ جا تیکرار دەکاتەوە لە ناو خراپەکاندا. ئەمجا ئەسحاب و یاوەران بێدەنگە بن هەتا پیاوێک ئەڵێ بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێمان بڵێ. ئەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، باشترین کەس و خێرترین کەس لە ناو ئێوەدا خەیرکم من یجرا خەیره و یؤمن شەڕه. ئەو کەسەیە کە خەڵک خێری لێوە فێر دەبێ و خەیری هەیە و چاکەی هەیە بۆ مرۆڤەکان و خەڵکش ئەمینە لە خراپەکەی. ئەمە باشترین کەسی ناو موسڵمانانە لە ڕۆژی قیامەت. واتە کەسێک چاکەی هەبێ بۆ خەڵک و خەڵکش پارێزراو بێ لە خراپەکانی خراپەی نەبێ، ئازار و ئەشکەنجەی نەبێ بۆ موسڵمانە. ئەمجا فەرمووی ئەی پێتان بڵێم خراپترین کەس کێیە؟ فەرموویان بەڵێ. فەرمووین ئەو کەسەیە کە هیچ چاکەی بۆ خەڵک نییە، بەردەوام خراپەی بۆ خەڵکەیە و شەڕ و خراپەی زیاتر هیچی نییە، هیچی لێ نادوورێتەوە. ئەمە لەم حەدیثە مبارەکەدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆمانی دیاری کرد ئەوانەی کە چاکن و چاکش ئەبەخشن و خۆیان ئەگرنەوە لە خراپ و خراپەش نابەخشن، ئەمانە کەسی چاکن. ئەوانەیشی کە خراپن، خراپە ئەبەخشن و خۆیانش ئەگرنەوە لە خەیر و چاکە و خێریش نادەنە خەڵک. خوا پەنامان بدە. ئەمڕۆ ئەبینین لە زمانی ئێمەدا ئەمە زۆرە، چکە سێرەکەی مرۆڤ کەسی وایە بەس خراپەیە بە خراپە بەرامبەرەکەی یان فێڵی لێ ئەکا، یان غەشی لێ ئەکا، یان ماڵەکەی داگیرەکە، یان ئێتر هەمووی کە ئەچێ بەسەریە. ئەمە خراپترین مرۆڤە. ئەمجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند تاقیمێترمانش بۆ باسەکە ئەوانش خراپن لە ڕۆژی قیامەتە. خراپترین شوێنیانشەیە. یەکێ لەوانە ئیمانداران: تجد من الناس يوم القيامة عند الله ذا وجهين الذي يأتي هؤلاء بوجهه وهؤلاء بوجه. ئەو کەسانەی دووڕوون ئیمانداران خراپترین مرۆڤن لە قیامەت. لە بەرامبەرت ڕوویەکە، لە پاشملە ڕوویەکی ترە. ئەمەش دەردێکی کوشندەی ئەمڕۆیە ئیمانداران.
ئەتێتە بەرامبەرت خۆی وا پیشانەدا پیاوێک لەم دڵسۆزتر نییە بۆ تۆ کاتێ پشتت لێ ئەکا و پشتی لێ ئەەکەی لەم زاڵمتر نییە بۆ تۆ چی پێ بکرێ ئیکا بە بەرامبەرت ئەمڕۆ خوا پەنامان بدە خوای پەروەردگار لە قورئاندا ئاماژەی پێ کردووە پێغەمبەریش خوا ئەفەرمی عەلەیهی السەڵاتو وەسسەلام وإذا لقوا الذين آمنوا قالوا آمنا کاتێ تێتە لای ئیمانداران لە زمانی پێغەمبەر هاتە لای موسڵمانان وتی ئێمە ئیماندارین ئێمەش وەکێوە بڕوادارین وإذا خلوا إلى شياطينهم قالوا إنا معكم کاتێ ئەچووە گەڕاوە بۆ لای موشریک و کافر و بۆ لای شەیطانەکان ئەویت ئێمە لەگەڵ ئێوای بەڵام ئێمە چی ئەەکەین إنا معكم إنما نحن مستهزئون ئێمە قەشمەریان پێ دەکەین گاڵتەیان پێ دەکەین دەڵێن لەگەڵ ئێوای ئیماندارە ئەمڕۆ شوایە دێ بۆ لای تۆ خوا پیشانەدا برایەکی دڵسۆز کەسێکی زۆر دڵسۆز لەم دڵسۆزتر نییە بەڵام ئەچێتە ئەولاوە ئەوانەی کە دژمنی تۆن ڕقیان لە تۆیە ئەڵێ بابە ئەوە گاڵتەی پێ یەکەم جارە ئیشم ها لەگەڵێ هام لەگەڵی ئیشم نەما تەواو ئەمڕۆ برای مەسلەحەت زۆرە ئیماندارە هەتا لەگەڵتایە هەتا پۆستت هەیە لەگەڵتایە هەتا های لە خۆشی لەگەڵتایە کە لێت قەوما ئەو کاتە دەرەکەوێت کێ لەگەڵتایە و کێ لەگەڵتانی وەکەو باوکە بە کوڕەکەی وت کوڕم فرە برادەر مەگرە وتی چەند برادەرتەیە وتی 100 وتی ئەو 100 بێنە تاقی کەرەوە با تاقی کەینەوە با منش یەک برادەرم هەیە یەک دۆستێکی ڕاستەقینەم هەیە تاقی دەکەینەوە وتی با بەیەڵە با تاقی کەینەوە وتی زەلامێک حیوانێک دێنین لە ماڵە سەری دەبڕین خوێنەکەی دەدەین لە گیانی هەردووکمان دەچینە ماڵ برادەرەکانی تۆ ئەڵێین لەگە برادەرەکەی منە زەلامێکمان کوشتۆ و قایممانکەن ئەڵێ بالفعل وا دەکەن و دەست ئەکەنە ئەو 100 برادەرە 100 برادەریەیە کوڕەکەی ئەدەن لە دەرگاکان زەلامێکمان کوشتۆ داڵدەمان بدەن چیمان لێک ئەڵێ هەموویان تەوەلا ئەبن و قاپی لێگرن و ئەڵێن ناشتی وایە کەی برادەری منی ئەڵێ با بچین بۆ لای برادەرەکەی من باوکی ئەڵێ ئەچنە دەن لە دەرگا ئەڵێ لە دەستم دەرچۆ شتێوا بوو زەلامێکم کوشتۆ چیم لێک ئەوتی ماڵی من ماڵی تۆیە هەرچی بە من بکرێ پێم دەکرێ بۆ تەکەم ئیمانداران زۆر جار لە دنیادا لە خۆشیدا برادەر تاقی کەرەوە هەموو کەسێ دوو قسەی سادە و ساوێلکە و قسە زوان و قسە لوس بوو بڕوای پێ مەکە وریابە لە خۆشیدا تاقی کەرەوە برادەر لە تنگانەدا بۆ دەرئەکەوێ کامیان ڕاستەقینە و کامیان ڕاستەقینەنی پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵاتو وەسەلام ئەو کەسانەی کە وان کە دووە ژیانەیە لە ڕۆژی قیامەتە خوای گەورە دوو زبانیان پێدە خەڵکی ئەمە هەمووی ئەیان ناسێتەوە چکە ئەچوون بەوێ بە زبانی قسەیانە کرد بەیلا ئەچوون بەیلاشا بە زبانێکی تر قسەیانە کرد وەک عەممارە فەرمی ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ بئس العبد يكون ذا وجهين وذا لسانين واتە ئەوانەی دوو ڕوون پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵاتو وەسسەلام دوو وەجهیان هەیە لە قیامەتە دوو ڕوو و دوو زبانیانیشەیە ئەوانن کە ئەگەنە بەرامبەر برایان وەسفیانەکەن بە شانیانە هەڵەدەن مەدحیان دەکەن ئەمجا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵاتو وەسسەلام کاتێک غایبن و دیار نین دەکەونە زەمکردنیان تخوا موسڵمانان ئەمڕۆ نییە هەر ئەڵێ ئەم حەدیسانە ئێستا نییە چەنێ ئێستا من ئەم قسانە ئەکەم لە زهنتانە چی دێتە خەیاڵتە زۆرینەمان مەگەر خوا ڕەحممان لێ بکا وای خوا پەنامان بدە یەکێکی تر ئیماندارە لەوانەی کە پێغەمبەری خوا ئەفەرمی عەلەیهی السەڵاتو وەسسەلام ئەفەرمێ ئەلا ئونەبیئوکم بشیرارکم ئایا خەبەرتان نەدەمێ ئاگادارتان نەکەمەوە لەو کەسانەی کە خراپن ئاگاتان لێبێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتیان بەڵێ ئەی پێغەمبەری خوا المشاؤون بالنميمة المفرقون بين الأحبة فرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوانەی قسە ئەهێنن قسە ئەبەن
ئەو کەسانی قسە دەهێنن قسە دەبن ئەمانش ئەو کەسانن لە قیامەتە شوێنێکی خراپیانەیە خوا پەناماندا. ئەمڕۆ زۆر خەڵکێکی لەوەی هەبێت بەس لەسەر قسە هێنان و قسە بردن هەموو ژیانی لەسەرەوە بێ هەیشە لە نییە سافی بازە جار قەت قسەی کەس مەگێڕنەوە بۆ کەس ئیمانداران ئەگە چاکش خۆت کە کەڕ شایەتیش مەدە لەسەری مەچۆ ئەو بەینە فڵان وای و تووفیسان وابوو ئەمە ئیشی تۆ نییە. محکەمەی خوا هەیە ترازووی ئەڵڵاگیان هەیە لە قیامەتە خوای گەورە هەناسەکانمانیش تۆمارەکە پێویست ناکە لە دنیادا ئێبینە تەڕەفێک خۆشەویستان لە یەک بکەین خۆشەویستان. بۆیە عولەمایان و زانایانە فەرمن دوو کەس ئەگە بە یەکەوە قسەیان نەبوو دروستە تۆ لە بینی ئەم دوو کەسەدا کە درۆ چەندێ خراپە لەورەدا درۆ ڕێگای پێدراوە کەذب دوو لە ڕوو جەنابتان بۆ بڵێ بەڕاستی ئەو پیاوە بەباشی باسی تۆ ئەکا ئەگەر واش نەبێ خوا هەر بە چاکە بۆ دەنووسێت چونکە مەبەستت ئەوەیە ئەم دوانە بگەینتە یەک تۆ. بەڵام قەت نەهاتووە بڵێت لە بەینیانە قسەیەک بکە زیاتر هەڵچن زیاتر تووڕە بن. بازە جاری یەک قسەیەک شارێک ئەدا بە یەکە یەک وشی یەک کەلیم چەند و کەلیمەیەک لەم زبانە دەرەچێ وڵاتێک کاول دەبێ ماڵێ ئێران دەبێ جەرگ هەزاران دەستوێ ئەبێ وریابین ئەم زەمانە چونکە بۆ قسەکانمان خەڵک ئەیکاتە هەڵا ها ئێستا من قسەیەک بکەم و تۆمار کرێ ئەوە حەساوەگەیە کە تۆڕە کۆمەڵایەتیەکانی کە نەچی هەڵایە کەرایە لەوێ واش نەبێ بەم قسە ئەڕوا ئیتر لەو سەرچوو هەزاران ئەستێ ئەمڕۆ بە قسە نەیشی وتووە ئاگای لە دنیاش نی. ئەبێ وریابین چونکە خەڵک دانیشتووە لە کەمینە بەس بۆی کەسێک قسەیە بکا و بڵاوی کاتەوە ئیتر ئەو گوێ لێ نادا ئەمە چاکە خراپە ئیش ئەو نییە ئیش ئەوەیە هەواڵێکی دەستکەوێ. جا ئەمڕۆژ هەواڵەکان دوو لە ڕوو جەنابتان ئەوەنە درۆی تایە ڕاستی زۆر کەمە خەڵکش زوو بڕواعەکە خەڵکش زوو قەرارەدا خۆشی گونەحبارەکە لەو هەواڵانە زۆر جار سێرەکەی دوایش وانێ وا دەرنەچوو خوا پەنامان بدە. ئەبێ وریابین یا ئەیها الذین ئامنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا کەسی هات قسەی هێنا بۆت فتبين وریابە قسەی کرد قسەکەی وەرگرە مقابلەکەش وەرگرە هەردوو گیان جوان تاوتێ بکە ئەم جا وەڵامێ بدەرەوە تووڕەمە بە یەکسەر هەڵمەچۆ بە قسەی لایەک جارێ مقابلەکەی گوێ لێ نەگرت وەک دادگایەکی حەکیم بە قسەی هەردوو لا وەرگرە هەردوو شوێن وەرگرە ئەم جا دوای حکم لەسەر خۆت بکە چونکە لە تووڕەبوونە هەڵە دەکەی شەیتان قەرارەدا تۆ قەرار نادەی لەو کاتەدا. چونکە ئەگەر باسکەین اجتەنیبوا کەثیرا من الظن خۆتان بپارێزین لە گومان ئیمانداران ئەمڕۆ ئەوەی بە چاوی خۆت لە 100% نەتبینی بڕوا بە هیچ مەکە بڕوا بە هیچ مەکە ئیمانداران لە شەرعە ئەوەی کە بە چاو بیبینی کە تۆش بینیت بە تەنیا حەساب نیت ئەبێ سێ شایەدی ترت هەبێ شەرع پێتەڵێ بە کوردی بە کورتی ئەمە کۆ نابێتەوە چۆن کەسێکە بینی چوار شایەد لەسەری ڕاوەستێ و گوناح و تاوان بکە کەواتە بە کوردی پێتەڵێ واز بێنە مەکەوە دوای گومان خەڵک مەستێنە بە گومان ماڵی خەڵک کاول مەکە بە گومان بۆ شتێکی بچووک ئەبینین هەڵا و هەرا ئەنەینەوە ئەمە شەرعی خوایە خواوە ئەمان پێ ئەڵێ پێغەمبەر گیان وا پێ ئەڵێ بۆی لەناو ئوممەتە لەناو خەڵکدا خراپە بەرپا نەبێ هەر شتێکی بچووک و بیکەینە هەڵا و هەرایەک بۆیە ئەمە شەرعی خوایە پێمان ئەڵێ ئەبێ وریابین ئیماندارانی خۆشەویست. ئەمجا خوای پەروەردگارە فەرمی وەلا تەجەسەسوا جاسوسی مەکەن بەسەرێک بە دوای یەکە مەگەڕێن شتی یەکتر تۆمار مەکەن دەنگی ها ئەمڕۆ پەیدایە لە مەجلیسێکە دانیشی دوای دەنگت تۆمار کراوە دوای ڤیدۆکەت لێ درێتەوە ئەوە گونەحباریە نابێ ئەوە ئەکبەر خیانەتە گەورەترین خیانەتە المەجالیس ئەمانە
تۆ چۆن دەنگی من تۆمار ئەەکەی و ئاگام لێ نییە؟ چۆن ڕسمی من ئەگری و ئاگام لێ نییە؟ چۆن ئەبێ؟ ئەشکم من ڕازی نەبوو. ئەمانە هەمووی ئەکرێ ئیمانداران، خەڵک گوێی پێ نادا. بۆیە ئەڵێم وریا بە حەساو بکە بۆ هەنگاوی خۆت ئەمڕۆ. وەڵڵاهی زەمانێکە بێ وەک ئەو سەعاتە بزانی چۆن هەنگاوەنەی، ئەبێ بزانی چی ئەڵێ، ئەبێ بزانی لەکوێ ڕاوەستاوی، هەموو دەقەیەک ئامادەبی بۆ ڕەسمگرتنێک. دنیاکە ئاوای ئیماندار. تەئکیدم ئێوەش هەروە ئەڵێن، چونکە زەمانەکە خراپە ئیماندارانی خۆشەویست. ئەمجا فەرمی هەمازی مەشائین بینەمین. مفەسیرینە فەرمن لەسەر وەلیدی بن مغەیرە هاتەتە خوارەوە، وەژنەکەی مامی پێغەمبەر و ئیمڕات و حەمالەتە الحەطەب، خوای گەورە هەر لە دنیادا وعدی دا پێی کە دۆزەخی بێ، بۆ لەبەرەوەی قسەی ئێهێنا و قسەی دەبرد. سیفاتی ئەهلی دۆزەخ خوا پەنامان بدە. ئەبێ زۆر وریابین موسڵمانانی خۆشەویست. خاڵێکی ترەوەیە، یەکێکی تر لەوانە ئەوانەی خوای پەروەردگار ماڵی پێداون، ئەم کەسانش کە نابەخشن بە تایبەتی زەکات و خەیر لەو ماڵە بە تایبەتی زەکات، ئەوانش کەسانێکن خراپن لە ڕۆژی دواییدا. خوای پەروەردگار ئەفەرمێ وەلا یەحسەب وەلا ئەفەرمێ پەروەردگار ولا يحسبن الذين يبخلون ما آتاهم الله من فضله. ئەوەی پەروەردگار دایە پێیان سێرەکەی نابەخشن بە تایبەتی زەکات، کە زەکات دەرناکە. کابرایە چوە خزمەتی مامۆستا، کابرایەکی ناودارە و کابرایەشی دەسەڵاتدارە، وتی گەرەکمە زەکات دەرکەم. پارەیەکی یەکجار خەیاڵی وتبوو. مامۆستاش وتی ئەم پارە لەکوێت هێنا؟ شەریکەت هەیە، سنعەت هەیە، تیجارەت هەیە؟ وتی نەوەڵڵا. وتی ئەی چیت هەیە؟ داهاتت چییە؟ داهاتم ملیۆنێ، ملیۆنێ و نیمێکە، 2 ملیۆنە، 3 ملیۆنە. ئەی ئەمانەی چییە؟ وەڵا شەریکەم هەیە. شەریکەی نەوت. وتی بڕۆ بڕۆ تو زەکاتت نییە، چکە ئەو ماڵەی خۆت نییە گشتی، زەکات لە چی دەرەکەی؟ هین هەژار و نەدار و فەقیرە. وتی بڕۆ زەکاتی نییە. زۆر جار ئەسڵی پارەکە هەر زەکاتی نییە، چونکە لە ئەسڵی غەش و فێڵ خراپە و داگیرکردنی مڵک و پارە و هەمووی خەڵکە. تۆ داگیر دوایەتی وەڵا با زەکاتی چی لێ دەرکەم؟ زەکات چی دەرکەم؟ تۆم پارە گشتی بە نەحەقە کۆت کردێتەوە. ئەبێ وریابین موسڵمانە عەزیزەکە کە پارەمان هەبوو هەوڵ دەین حەڵاڵ بێ. خاڵی چوارەمان ئیماندارانی خۆشەویست و خاڵی کۆتاییمان ئەو کەسانان پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام پیاوێک إن من أشر الناس عند الله منزلة يوم القيامة چێن ئەوانن پیاوێکە ئەچێتە لای خێزانی کاری شەرعی دەکات دوای دێت باسێک و ئافرەتێکە عەکسەکەی، ئافرەتێکە دەچێتە لای پیاوەکەی دوای تێت باسێکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەسمای گێڕێتەوە فەرمێت لە خزمەتی پێغەمبەری نازدارا بووین صلی الله علیه وسلم، هەموومان دانیشتووین بە پیاوان بە ژنان. فەرمووی فقال لعل رجلا يقول ما يفعل بأهلي. ئەو کەسەی کە ئەڵێت من لەگەڵ خێزان ماوام کردوا بوو، یان ئافرەتێک ئەڵێ لەگەڵ پیاوەکە ماوا بوو وایە. ها ئێستا ئەمانەی دوو لە ڕووجەنابتان کە دێنە سەر شاشەکان، حەیا دوو لە ڕووجەنابتان لەناو چاوێنان نییە. باسی هەموو شتێکەکەن، سڵ لە هیچ شتێ ناکەنەوە. ئەوانە خراپتری مرۆڤم لەم زەمانەدا. ئەوانەی بەدوای جەندەر و بەدوای ئەوەی پیاو لە پیاو مارە بکرێ و تەنانەت باسی دامێنی ئافرەتان، هەر ئافرەتن باسی دامێنی ئافرەتەکەن لەسەر شاشەیەک، چەنێ بی ئابروو نەمانە. دوو لە ڕووجەنابتان بێئەدەبینە. یان هەندێک پیاو بەناو پیاو بەس میاوەکەی پیاوە، ئەمانە شاتوون داڵدەی ئەمانەیان داوە باسی ئەم شتە قێزەندەوە ئەکرێن کە گوێی لێ بێ بێتاقە دەبی. مرۆڤی پاک، فطرەی پاک،
نیەتی پاک و جوان ئەمانە ئەبینێ هەر لە خۆی بێزارە بێ شتی واشێ کۆمەڵگای کوردی شتی واشی تیاهات ئەم شتە خراپانە چونکە ئەمانە خراپترین خەڵکن لەم سەردونیایە و لە قیامەتش قەد نەخەڵەتێن بە چاواشەکاری ئەمانە ئەفەرمێ وای وت پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سەڵات وەسەلام ئەمانە ئەو کەسانن تەشبیهی کرد پێغەمبەری خوا سەڵ سەلەم وتی ئەمانە هەر کەسێ ئەمەی وت کە چێتە لای خێزانی وەچێتە ئەوێ یان باسی ئەم شتە نەوعانە ئەکە وەک ئەوەیە شەیطانێکی نێر بگێتە شەیطانێکی مێ هەنی مرۆڤن تەشبیهی کرد پێغەمبەری خوا بە شەیطان ئیتر لە شەیطان خراپترێ نێ بۆیە پێغەمبەری خوا تەشبیه کرد کەواتە خراپترین مرۆڤن لە دنیادا ئەمە پێغەمبەری خوا پێمان ئەڵێ وە لە قیامەتیشدا خراپترین مرۆڤن خوای گەورە ڕەحم بە مولایەتمان بکا و عاقیبەت خێرمان بکا لەشمان ساغ بکا خوایە بمان پارێزی لەو خەڵکانەی کە خراپەیان هەیە خراپەکەیان لێمان دوورکەیتەوە خوایە گیان لە کەسی خراپەکار دامان نەنەی لە قیامەتە لە ئەهلی چاک و باش دامان نەی حەشرمان کەی لەگەڵ ئەهلی چاکە ئەهلی باشە ئەهلی خێرە و لە دنیاشدا لەگەڵ ئەهلی خێرا بین